بینەرانی بەڕێزم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکەی ڕاوێ ڕۆژدا لە ستێر تیڤی لە خزمەتی ئێوەی بەڕێزدەن. لە بەرنمەی ئەم شەوی ڕاوێ ڕۆژ لە ستێر تیڤی باسوخواز لە سەر ڕۆڵی هونەرمەندان و هونەری کوردی دەکەین لە پێشخستن یان ناساندنی دۆزی کورد لە ئاستی گیانیدا هەروە دروستکردنی پردی پەیوەندی لەگەڵ هونەرمەندانی دیکەی وڵاتانی دیکە لە ناوچەی ڕۆژهڵاتی ناوەڕاست و هەروەها بەگشتیش لە ئەوروپا و لە جیهاندا. ئەو ئاستەنگیانە چین لە بەردەم هونەرمەندانی کورد کە ئەگەر ببنە ئاستەنگ لە بەردەم دروستکردنی ئەو پەیوەندی ئایا دەسەڵاتی باشووری کوردستان هەروە حکوومەتی عێراقی چەندە هاوکار بووە یاخود ئاستەنگ بووە بە پێچەوانەشەوە هەڵبەتە لە بەردەم هونەرمەنداندا بۆ گەشتن بۆ ئامانجە هاوکات باز لە ڕۆڵی ڕێکخراوەکانی کورد لە هەندەران یا دیاسپۆرا دەکەین بە هەمان شێوە ڕۆڵیان چی بووە کاریگەریان چی بووە لە پێشخستن و ناساندنی دۆزی کووردا. بۆ مەبەستەش لێرە لە ستۆدیۆ ئەم شەو میوانداریمان کردووە لە دوو میوانی بەڕێزەوانیش بەڕێز زیرەک میرە هونەرمەند و پەیکەرساز و شێوەکاری کورد دەروە کاک شاسوار ئەسعەد سەرۆکی ڕێکخراوی ئاشتی نێودەوڵەتی و هاوکاری زۆر بەخێر بێت. زۆر سپاس. کاک زیرەک لە بەڕێستەوە دەست پێ بکەم سەرەتا پێش هەموو شتێک بچینە ناو باسەکە ئەوەی کە لەم ڕۆژانە لە ڕۆژەفدا بوو گەرم بوو کردنەوەی زانکۆی کۆبانی بوو. زانکۆی کۆبانیش لۆگۆ و سمبولەکەی پەیکەرەکەی بەڕێستی کردووە بەی زانکۆکە. جێگەی خۆیەتی پیرۆزبایی لە بەڕێزت بکەم سەرەتا ئەگەر شتێکی شت لەو بارەوە هەبێت. زۆر سپاس. سپاسی ئەو بەڕێزانە ئەکەمەوە سپاسی کانتۆنی کۆبانی یەکەم کە ئەو کار هونەری منیان بە شیاو داناوە بۆ زانکۆی کۆبانێ. هیوادارم شایەنی ئەو زانکۆیە بێت، شایەنی ئەو بەرخودانە بێت کە هەموو خوشکبرایانم لە ڕۆژ ئاوا پێشکەشی بەگەل و نیشتیمانیان کردووە. بێگومان هەڵبەتە کارێکی ناوازت کردبوو بە زەحمەتی و زۆر بۆ خۆی بەرنمەیەکی دەوێت باز لەو بردننی شێوازی ئەو پەیکەرە و لە سلێمانیەوە سەرەتا تەتاوەکو ڕۆژاوای کوردستان بە زەحمەتیەکی زۆر گەشت بەڵام جێی خۆی کرد دەنگدانەوەیکی باشیە بوو. دەستان خۆش بێت. بینە سەر مژاری سەرەکی بەرنمەکە ڕۆڵی هونەرمەند و هونەری کوردیە لە بەتایبەتی ئەو بەشەی کە بە ڕێزت کاری تێدا دەکەی لە ناساندنی دۆزی کورد پێشخستنی دۆزی کورد پردی پەیوەندی لەگەڵ هونەرمەندانی دیکە تا چەندە ئەمە کراوە. ئێستا ئێوە ژاتوونەتە ئەوروپا حەزەکەم بزانم ئێوە چۆن هاتوون کارەکانتان بە چ شێوازێک بووە پەیوەندیتان لەگەڵ کێ کردووە؟ بەڵێ ئەو وەکو ئەوی کات پێشتر بەڕێز ئاماژەت بۆ کرد سەبارەت بە ناساندنی و هونەری کورد بۆ دەرەوە یاخود بۆ ئۆرگانیزەکردنی بەداخەوە نەکراوە وەکو پێشووترش ئاماژەمان بۆ کرد. ئەبێت ئەمە لایەنی پەیوەندیدار هەستن بەم کارە چون هونەر کاکە هەندرێن لە دنیای دەرەوە ئێستا پشکی شێری بەرەکەوێت لە ناساندنی کەڵتوری گەلێکا بەڕاستیەکەی کاتێک کە تۆ هونەرمەندی نیشتیمانێک ئەبینیت ئەو نیشتیمانە تا چەند ڕۆشن فکرن تا چەند ئەفکرن تا چەند جوان و باش ڕێز لە هونەرەگرن. بۆیە ئەم هونەرمەندە ئەوە هەڵکەوتۆ لەناو کۆمەلگایەکە ئەبێت کۆمەلگاکە کۆمەلگایەکی خاوەن فکر و خاوەن فاوندەیشن بێت لە بواری کەڵتوریە. بەداخەوە ئەمە لە نیشتیمانی ئێمە نەکراوە. هیچ کاتێک هیچ ئامادەکاریەک نەکراوە بۆەوەی کە هونەرمەندێکی کورد بە تایبەت کە ئێمە ئەگەر لە عێراقا کۆیکەینەوە باس لە کورد دەکەین ئێمە ئامادەکاری کرابێت یاخود ئۆرگانیزە کرابێت بۆی هەر ساڵە و هەر جارە و چەند هونەرمەندێکی کورد نەکتەنها زیرەک میرە فلان هونەرمەندی زۆر باش وەکو نمونە دەهێنینەوە کە ئێستا لێرە گینا مەبەستمان بەگشتی هەموو هونەرمەندانی دیکە بێگومان ئەم کارە نەکراوە بەڕاستیەکەی و ڕەنگە تاکوتەرە پێم وابێ هەوڵێک دوو هەوڵ هەبووە بەڕاستی بەڵام ئەوش لەسەر ئەساسی عیلاقات بووە. ئێستا ئەم سەردانەی بەڕێزت کە هاتووی بۆ نمونەوە لە هۆڵەندا لەگەڵ کاک شاسوار لە کۆنفرانسی جینۆساید و کۆمەڵکوژی بەڵێ 20مین بەشدار بوون لەوێت 22مین بەڵێ ببوورە. ئێوە لەلایەن حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقەوە هاتن یا بە ئەو ڕێکخراوەکە کە بەڕێزی شت مونەسقی ڕێکخراوەکەی لە ئاستی عێراق و هەرێمی کوردستاندا بێگومان لەسەر ئاستی ڕێکخراوەکە و هەمووی لەسەر جوودی ئەم پیشانی ئەم پیاوە بۆ بەڕاستێکی حکوومەتی هەرێمە ئاگادار نیە من هاتوو. ینی پێم وایە ئەگەر بیزانی ڕەنگە گرفتی بۆ دروستکردمە لە کاتێک کە ئێمە کەین ینی باز لە کوردەکەین بەڕاستێکی باز لە جۆنۆساید بوونی کوردەکەین لەگەڵ بە جوودی کاکە شاسوار لەگەڵ چەندین ڕێکخراوی گەورەی جیهانیە کۆنێکشن کرا و کۆنتاکت کراوە هەم بۆ ناساندنی جێنۆسایتی کورد هەم بۆ جۆرێک لە دەستە خوشکی بۆ هاو جینۆسایتی
یعنی ئەمانە هەموو لەسەر جوودی شخصی کراون بەڕاستێکەکەی و لەسەر جوودی شخصی یاخود بە ماندووبوونی ئەم پیاوە کراوە بەڕاستێک. ئەلبەتە سەردانی ئەرمینیا شت کردبوو ماوەیەک پێش ئێستا بە بۆنەی 102 جینۆسایدی یا کۆمەڵکوژی ئەرمینیەکان ئەو چۆن بۆ سەردانتان؟ بەڵێ بێگومان ئەوش لەسەر جوودی خۆم بوو چۆن کۆنێکشن دروستکەم لەگەڵ سەفیری ئەرمینیا لە عێراق و هەڵبەت نابی ئەو ماندووبوونی ئەو هاوڕێم بچێت هێمن مامڕەش کە سەرۆکی دۆستی لێرە ئەسڵاممان هەیە بۆی هاوڕێمان هێمن مامڕەش کە ئەو ماندوو بوو بۆ کۆنتاکتە بۆ یادی 102 ساڵی جۆنۆسایدی ئەرمەنیەکان بەشدار بووین بۆی کە کارێکی هوەری لەوێ ئەنجام بین و بۆ دەستە خوشکی یا بە شێوەیەک لە شێوەکان کە شتێکەیە کە پێم وایە بەشێکی ڕاستە پێم وایە بەداخەوە کە بەشێک لە ئەرمەنیەکان لەلایەن کوردانەوە جۆنۆساید کراون ڕاستە کوردەکان ئەنجامیانەوە بەڵام لەژێر دەسەڵاتی عوسمانەکانە کراوە بێڕایەوەی بەشێکی زۆری کورد هاوکاری ئەرمنیەکان بوو بەڵام هەم کوردانێکی ژەبوون هەڵبەتە کاتی خۆی هەدەپە و پارتەکانی باکووری کوردستان زۆر ڕاشکاوانە وتیان ئێمە ئەگەر کوردێک لەوی نابەشدار بوو بە ئێمە داوای لێبوردنەکەن جەریانە بێڕاویان کرد بەداخەو پەرلەمانی کوردستان ئەم ڕیارەی نییە بەداخەوە دەبوو بدرای ئەبووە بکرایە ئەتر ئەوە بکە لەسەر بانگەشتی وەزارەتی خارجی وەزارەتی دەرەوەی ئەرمینیا سەردانی ئەوم کرد بۆ یادی 102 ساڵە بە فەرمی دواتر لەگەڵ بەڕێز پارێزگای ئەرمینیا و سەرۆکی شارەوانی و بەشێک لە ئەندام پەرلەمان و بە تایبەتیش ئەو ئەندام پەرلەمانانی کە کوردن لەوێ وەزیری دەرەوەشتان بینی بۆیەوە بەڵێ بێگومان بۆی کە مینۆمێنتێک دروستکەین بۆ جۆنۆسایدی کورد و ئەرمەن لە ئێریڤان بە خۆشحاڵیەوە پرۆژەکەیان قبول کرد و هیوادارم لە ئایندێ پێم وایە لە سەروبەندی هەڵبژاردننی شارەوانیەکانن بۆی کە بزانم حزبی باڵادەست شێ ئەبێت ئەمجارە لە بەتایبەت لە ئێریڤان بۆی کە دووبارە پرۆژەکە دەست پێ بکەین. بەڵێ دێ باشە دێ کاک شاسوار بێمە لای بەڕێزت ئێوە بە ئەرکی لەگەڵ کاک زیرەک میرە بردننی دۆزی کورد بۆ ئەو کۆنفرانسە هەستاون بە تایبەتی لە بوارە هوەریەکەی کاک زیرەک میرە پێ دوایە بۆچی ینی دەسەڵاتی کوردی ئەمە ناکە و ئەو کۆنفرانسەش ئەگەر هەندێک باسی بکەی بە چ شێوازێک بوو چۆن بەڕێوە چووکار و چالاکی ئێوە چیوەکو ڕێکخراوەکەشتان ئەگەر بیناسیێنی سپاسە دەکەم. سەرەتا سواسی بەڕێستانەکەم سپاس بۆم ئەم دەرفەتەی کە من و هاوڕێ و هاوکاری خۆشەویستم کاک زیرەک میرە هونەرمەندی بەتوانا و ناسرا و بەڕاستی تاوەکو نەیتە دەرەوە نازانیت ئەگەر بە پێناسەیەکی کورتی کاک زیرەکەم نازانی ئەمە چەند گەورەیە ئەوەی دەڵێن قەدری زێر لای زێڕەنگەرە بەڕاستی وایە ئەوە 100% ئەمەوێت پێناسی ڕێکخراوەکە پێی بە ئینگلیزیەکەی پیس فۆندیشن ئینتەرناشنال کۆپەرەیشن واتە ڕێکخراوی ئاشتی هاوکاری نێودەوڵەتی بڵێ بە مانا تایبەتیەکەشی کە خۆی لە سێ سێکتەرا دۆزێتەوە یەکێکیان جینۆسایدە جینۆسایدیش بە مانای قڕکردن و بە کۆمەڵ کوشتن و لە ڕیشە دەرهێنانی ئیتر تایەفەیەکە کۆمەڵێکە نەتەوەیەکە کوردیش لە هەر لایەکی و بیگری بێبەژ نەبووە لە جینۆسایدە هەچی هاتۆ لایەکی بردو لەگەڵ خۆیە باشترین نمونەشمان شنگالی لەم زۆر بە حەقەت خۆی بیرۆکەی ئەم هینە هەر لە سەرەتاوە لە 2000ەوە بوو لە 2006ەوە ڕێکخراوە دامەزراوە مۆڵەتی نێودەوڵەتیمان هەیە و ڕێکخراوێکی ناسراوە و کەسانی لاستی دەرەوە و ناو کوردستان و عێراقیش کار دەکەن بەڵێ کارەکەین و ئێستا کار کراوە و هەشە ئۆفیسی ئەڵمانیا لە ماوەیەکی نزیکەکەینەوە لە سویدیش بە هەمان شێوە لە زۆربەی وڵاتان هەمانە بە تایبەتی چاویشمان لەسەر وڵاتی عەرەبیە چونکە بێبەش نەبووین لەوەی کە زۆر لەوانەوە زەمەنی خۆشی لە 1970 شاوەن فالە گەورەیە کرا و جینۆساید دەکرات نەمابینی کەسێک کە دەوڵەتی ئیسلامی وین بوون هین بێت بەس لەسەر ئەو ئەساسەوە ئێمە فۆکسمان لەسەر هینی عەربیش دۆڵی عەربیش داناوە بۆی تیام گەینین نەکرد بۆ کوردە ئەمە هەر بۆ کورد نییە وا تێنەگەن کە ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە لە هەر شوێنێکی جیهان جینۆساید هەبێ ئێمە لەوێ هەی بەڵێ هەڵبەتە ئەوەی ئاماژەت پێدا وڵاتانی عەربی من پێم وایە هەنگاوێکی گرنگە چونکە تا ئێستا ڕێکخراوەکانی دیکە نەیاندا و زیاتر لە دەرەوە لە ئەمریکا و کەنەدا و
ئەوروپا زیاتر و کاران بەڵێ بە دڵنیاییەوە چونکە کۆمەڵی گەلانی یەکگرتوو لە 1940ەوە بڕیاریان لەسەر ئەوەیە بە ژمارە بە ڕقەمی ژمارە 260 AD کە ئەمە ئەو گەلانی کە هەیە ئێستا ئێمە سەر ئەوەیش کە چۆن لە کۆنفرانسی بەسوودەمی کۆنفرانسی ئەم ساڵە کە من و کاکە زیرەک میرە و شاندێکیش لە کوردستانەوە هەمووی بەجودی خۆمان و ئەمان بە باغەڵ و بەینی خوان هاتوون کەس نهاتەوە ئێمە ڕاستە لە دەرگای زۆر کەس زۆر بەرپرس و زۆر هینمان هەر کەس هاوڕشی لێ ناینەوە بەرحاڵ ئەم ساڵ 193 دەوڵەت بەشدار بوو لە هەموو جیانەوە بە سەفیرەکانیانەوە بەداخێکی زۆرەوە ئێمە بەس ئێمە بەشدار بووین لەگەڵ ئەوەشا کۆمەڵی هەڵەبجە قوربانیانی هەڵەبجەش ئامادە بوو هەموو ساڵی ئەوان میوانن زۆر جێ خۆشحاڵیە زۆر زۆریش و ئەو دۆزەی هەڵەبجە هەر بە زیندوی لە ناو گەلانە بەدەنەوەیش کۆمەڵی چالاکوانی دیکە هەمووی کەس ئەوڕات ئێمە بەڕاستی ئێمە وەکو کۆمەڵی ڕێکخراوە مەدەنیەکان یا ڕێکخراوە جیهانیەکان ناوێنێ بە هەموو ناو زاراوەکانیەوە زۆر بێکەسی لە دەرەوە بە کەسی گەلان کە چاومان لەکەن زۆر بۆ نمونە ئێستا ئەم ساڵ لەسەر ئەو سێکتەرانی کە بە جەنابتم وت کە ئیشی تیا ئەەکەین ئیتر جینۆسایدا هەروە بێتەوە مەسلەی خوێندن و نەخۆشیە ئەم ساڵ کارێکمان کردووە کە بیرمان کردوەوە خاچی کوردستان کە وێران کراوە بە هۆی کیمیاوی جینۆسایدەوە کاکزیرە زۆر لە نزیکەوە ئاگاری زۆرمان لێکردوون و بە خۆشحاڵیشە ئەو وڵاتانەی کە هاوکارمان ئەبن حەز ناکەم لێرە ناوەکانیە بێنم جارێ زووە بۆ ئەوە بەس هاوکار ئەبن کە بێن خاچی کوردستان پاکەنەوە پەیمانیشیانەوە وعدیشانناوە هیوادارم لێرەوە حکومەتی خۆمان حکومەتی کوردی گوێ لە دەنگمان بێ بە دەمیانەوە بێن هاوکارمان بنەوە هەنگاوێکی گرنگە هەنگاوێکی گرنگە ژینگەکەمان پیسە لە هەموو ناحێکەوە زۆر پیسە پاژماوەکانی جەنگ هەر لە ناو ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیە هینی ئەومان وەرگرتووە کە هین بە تەدری بە کۆمەڵێک بکەن بۆ ئەوی کە فێرم لەسەرەوەی چۆن ژینگە ئەپارێزن چۆن لە دەست کیمیاوی پاژماوی کیمیاوی نەجاتیانە بێت لە مین و لە تەقەمەنی و لەوانە لە مەسائیلی نەخۆشیشتیا زۆر هاوکارن بەڕاستی بەڵێ بۆ نمونە من لە دیکۆمنتاریەکە بینیم لە وڵاتی ڤێتنام ئەو کەسانشی کە بەر چەکی کیمیاوی کەوتون دێن ئەو ژەهرەش لە لەشی ئەوان دەردێن بەداخەوە تا ئێستەی ئەومان نییە بۆ نمونە لە شارێکی وکو هەڵەبجە کە ڕوبەڕووی کیمیاباران بووی بە فراوانی هەڵبەتە ناوچەی دیکە ژەن تا ئێستا نەخۆشخانەیەک نییە تا ئێستامانە نەبراونەتە دەرەوە زۆرێک لە بریندارەکان ئێستش بە برینەکانیانەوە کە قوڵتریش دەبنەوە دەناڵێنن بە سۆتر دەبنەوە چارەسەریشیان ناکرێت گیانیش لە دەست دەدەن مخاب بەڵێ من لەگەڵ ئەو سەفیر زۆربەی سەفیرەکانە کە قسەم کردووە لەوێت لە ناو کۆبوون کە زۆر زۆر هاوکار ئەبن بەڕاستی هەر قسە نیە ئەمە تەطبیقیشە و بە خۆشحاڵیشەوە ئەڵێم ئەم ساڵ یەکەم جارە بۆ یەکەم جار هونەرمەندی گەورە و بەڕێز کاکزیرەک میرە داوەت کراوە لەم چەند ڕۆژانەیە چین بە داوەتی ڕسمی لە ڕێکخراوی چەکە کۆمەڵکوژەکان کە قەدەغەکردنی چەکە کۆمەڵکوژەکان کە پێڵێن OPCW بە ڕسمی دامەت کراوە و ئەم خۆشحاڵیشم بۆی کە پەیکەرێکی مۆنومەتێکی هێناوە کە پێشکەشیانەکە بەڕاستی کە پیشاندرا و کە پیان وترا ئەو مناسیقەی کە هات بەرەو ڕوومان ساکا هەروەکو ساکان ساکا وەزعەکەی بین و کە ئەمی بینی بەو شێوەیە سا بە ڕسمی وتی بەم شێوە نابێت ئەبێ ئێمە بە پرۆتۆکۆڵ و بە شێوەی تەجیقی پێشوازی لە تۆ بکەین تۆ زۆر گەورەی ڕێکخراوەکەتان بەو شێوە ناسراوە ڕێکخراوەشێک وە پێشم خۆشە لێرەوە ڕۆڵی ژنیش باسکەم لە ڕێکخراوەکەشمانە باڵە گرنگە زۆر گرنگە بەڕاستی زۆر هین بۆ نمونە خات و جوانیتە جێی دەستخۆشیە یعنی بەڕاستی زۆر زۆر لێرەوە نوسپاسێکم ئەو کاری چیە پیشەی چیە لە ڕێکخراوەکە بەڵێ ئەو هینە من نوێنەری ڕێکخراوەکەی لە ئەوروپا و لە هەموو جیهانە نوێنەرە ئەو کارەکان زۆر ئۆرگانیزاکات و زۆر بەڕێک و پێچی کارەکانی خۆجێبەجێگە دەستی خۆش طبعا ئەندامان زۆر هەر لە گەرمیان و لە عێراق باسی عێراقەکەین لە سەرتاسەری عێراقەمانە لە گەرمیانەوە بیگرە تا کوێستانی بەڵێ جێ دەستخۆشی وادارین سەرکەوتوو بوون لە کارەکان تەنە کاک زیرەک باسی مینۆمنتێکی کرد کە هێناوتە پێکەوە بڕیاریشە بە پرۆتۆکۆل کار بکەن
بەدەر لەمانە کەیترت بینی هونەرمەندی دیکات بوون لەوێت یا بەرپرسیاری دیکە لەوێ هەبوون نوێنەری وڵاتان چاوپێکەوتنتان لەگەڵدا کردوون یەکێک لە بابەتەکان ئەوەی کە هونەر و جێنۆسایت هونەر و جێنۆسایت کاتێک کە تۆ کۆمەڵگایەک جێنۆسایتی بەسەرایەت ئەمە لە مێژووە ئەنووسرێتەوە بەڵام تۆ چۆنییت ئەمە ئەچێتە مێژوو ئەچێتە کتێبخانەوە بەڵام ڕەنگە هەموو کاتێک گەشتیاران یاخود تاکەکانی ئەو نیشتیمانە نتوانن بڕۆن لە یاخود ئەو هەواسا ئەو هینە نییە کە تۆ بڕی لە کتێبخانەیەک بڕۆی بە دوای سێرچکەی بە دوای ئەم بابەتێکە بیخوێنی تۆ هەڵبەتە بۆنەوە دوایەوە مەبەستە کاتی کە تۆ کارێکی هوەری کارەساتێک جۆنۆسایتێک گەیت لە ڕێی کارێکی هوەریەوە دای ڕێژیت لە چەقی شارە لە شوێنێک دای ئەنەیت ئەمە کاتێک کە ئەبێ بە سمبل هەموو لەحزەیەک هەموو ساتێک هەموو کاتێک گەشتیارێک میوانێک تاکێک من نیشتیمانێک منەوەکانی ئەو نیشتیمە ئەو وڵاتە هەموو دقێک بەریەکەون و ئەمە خۆی بۆ خۆی خوێندنەوەیەکی کراوەیە کە هەمیشە لە ڕێی چاوە ئەخوێندرێتەوە کە ئەبێت کە ئەبێ بە مینۆمیات یاخود ئەبێ بە سمبل هەموو لەحزەیەک ئەمە یادەوەریەکی زندووە کە بەر چاو ئەکەوێت دواتر بۆ فکر کە بە زندوێتی ئەمێنێتەوە بۆیە پێم وایە هونەری پیکەرسازی هونەری شێوەکاری و بە تایبەتی هونەری پیکەرسازی دەوری باڵا ئەبینێت لە نووسینەوەی ئەم جۆرە کارە ساتانە خۆی بۆ خۆی هونەر بۆ هونەری شێوەکاری و هونەری مێژوو نووسینەوەیە بەڵام لە ڕێی شکڵەوە لە ڕێی فۆرمەوە ئەگەر ئێمە باز بگەڕێنەوە بۆ سەرەتای نووسین لە مێژوودا لە ڕێی وێنەوە نووسین دەستی پێکردو ئاماژەکان هەمووی لە ڕێی ڕسمەوە بووە تەنانەت لە سەردەمی ئەشکەوتەکانەوە بەڕاستی هەمووی بە هەموو مێژویان لە ڕێگای وێنەوە کە نووسیوە تۆ ئێستا دووبارە خوێندنەوەی بۆ ئەکرێتەوە بۆیە پێم وایە هونەری شێوەکاری ئەتوانێت لەم جۆرە کارە ساتانە یاخود بە شێوەیەکی گشتی دەوری کارا ببینێت و ئەتوانێت هەمیشە ئەم جۆرە کارە ساتانە بە زندێتی بێڵێتەوە بۆنەوە دوایینەوە کە بۆی جارێکی تر دووبارە نەبێتەوە ئەو مینۆمنتە باسی کرد کاک شاسوار چی بوو ئەوەی کە ئەم بە ناوی جۆنۆسایتە کە وەختی خۆی کە بۆ ئەنفال دروستم کرد هەموو پیشانگاکە کە پێم وایە ئەو کاتە دەنگدانەوەیکی باشی هەبوو هەمووی لە مادەی ئێسکە هەموو مینۆمنتەکە لە مادەی ئێسک دروست کراوە پیاوێکە ژنەکەی لەسەر دەستێکە وا دەرەکەوێت کە جانی لە دەستداوە و هاوارەکات جانی لە دەستاوە بەڵام بڕیارە لەکوێ دروست بکرێ ئەگەر بێت و ینی وەکو دروست کراوە بەڵێ لەناو بارەگای سەرەکی کۆمەلگای چەکە کۆکژەکان بڵێ کە لەگەڵ دادگای لاهایە ڕوبەڕوویەکەن یاخود پێکەوەن و پێم وایە ئەوی کە جێگای خۆشحاڵیە کە جێگایەکی زۆر شیاویان بۆ داناوە و هەرچی کەس کە لە سەفیری هەموو جیهان کە ڕۆژانە سەردانی ئەو بارەگایەکەن و هەرچی میوان هەرچێر NGO هەیە لە کۆی لە جیهانە کە لە ژێر سایی ئەو ڕێکخراوەیە بێت یاخود ئەو هینەیە بێت لەوێ دەبیندرێت ئەلبەتە لەگەڵی شەرحێگەیە پێناسە وەسفێگەیە بەڵێ بێگومان هەیە و بە تایبەتش لە ژێری نووسراوە کە جێنۆسایت هەڵبەتە لە ڕێی تابلویەکەوە کە باس لە هینەکە کات باز لە پەیکەرەکە کات و لەم لاوەش نووسراوە کە لە ڕێی هونەرمەندی کوردەوە زیرەک میرە جێ دەستخۆشی هەڵبەتە لە های پەیکەری عومەری خاوەریشمانێ بەڵێ باسی فەرمۆ گەشتێکرد لەسەرەوە ساڵانە ئێمە یادی هەڵەبجە لەوەیەکەینەوە هونەرمەندی ناسرا و کاک پشکۆ لەگەڵ من نازانم زۆر تەفسیری هینەکە نازانم چۆن دروستکردەوە هونەرمەند خۆی بەزەزان کاک پشکۆ هینی کرد هەوڵێکی زۆریە لەوێ دانراوە ئێستا لەوێ تاجەگوڵینەی هیندا ئەنرێت ساڵانە کە یادی هەڵەبجاکەین و لە 16 هەموو ساڵێک بۆ ئێمە مای شانازیە بەڕاستی بە جیهانی دەرەوە ئەڵین ئەوە ئێمە بووین ئەوە ئێوەش بوون کە ئێوە ئەو چەکانەتان دروست کرد و ناتان بۆ ڕژێمێک کە دیکتاتۆر بوو ئاوای بەسەرهێنایی لەم دووە لە ئایندەیە چی کەمان لەگەڵاکەن ئایا بۆ مەسەلەی جینۆسایت بە تایبەتی جینۆسایت ناسانن ئەوانەی کە دەستیان هەبوو لەو هینانە ئایا ئەدرێنە دادگای نێودەوڵەتی ئێوە ئامادەن هەڵبەتە ئەوە ئێمە بە یەکگرتووی ئەتوانیم کارە بکەین ئەوان ئامادەن من جوابەکەی لای من ئەوەیە وڵامەکە ئامادەن ئەگەر ئێمە خۆمان یەکگرتوو بۆ چەپڵە بە یەک دەست لانی بەرامبەرەیە تۆ بێت تۆش زمینەکە سازکەی فراهەمکەی پەیوەندیەکان ڕێخی من لێرە داوا لە کۆمەڵگە مەدەنیەکانەکەم داوا لە حکوومەت یاریمی کوردستانەکەم بە جدی کار لەسەر
جینۆسایدکردن و قڕکردنی شنگال کرێت شنگال و شنگالیەکان بۆ ئەوی جارێکی کە هیچ کەسێکی کە هیچ زاتێکی کە زاتی ئەوە نەکەن بەو شێوەیە کۆمەڵکوژی بکرێت بەو شێوەیە کە بەسەر شنگالە هات بڵێ باشە ئێستا ئێمە کاری لەسەرەکەین ئێوە پەیوەندیشتان لەگەڵ نەتەوەگرتوەکان هەیە ڕاستە بەڵێ بە چ شێوازێکەوە پەیوەندیەگەرن دێگا ماژەی پێ بدەیت ئەو پەیوەندی لە ڕێی کۆنتاکی منەسیقەکانەوەیە ناسراوین ساڵانەش ئەوان دەستخۆشی کارەکانمان چی بکەین بۆیان نەنێرین ئەمەمان کردووە ئەمە ئەکتیڤیتایەتەکانی خۆمانە ئەلبەتە بۆیەوە پرسیارم کرد باست لە مەسلەی شنگال کرد چونکە شنگال بۆکوێەوە ژاگادارن نەتەوەگرتوەکان راپۆرتی دوور و درێژی لەسەری هە بۆ ئاماژەی پێداوە کۆبوونەوەی لەسەرکراوە بڕیارە بدرێت بە ئەنجومەنی ئاسایش بۆەوەی کە مەسلەی دادگاییکردنی ژە تا بێتە پێشەوە زیاتر بۆیە وتم لەگەڵ نەتەوەگرتوەکان ئێوە لەو بوارە دەتوانن چی بکەن بۆ بەپێی ئەو ماددانی کە هەیە هینی مەحوەری ئەوانەی دۆلی کە بەشدار وەکو ئەم ساڵ کەوتم 1990 چی دەوڵەتێک بەشدار و ئیمزای کردو لەسەر اتفاقیانە پێویستە ئەو ماددانەی ئەوانەی کە دەستیان هەیە لە هەچ شوێنێک و هەچ کوژبنێک و هەچ پێگەیەکیان هەیە لەناو وڵاتانە ئەمە پەیوەندی بە سیاسیەوە نییە بە سیاستەوە هەچ کەسێک کە پێویستە بیرێتە دادگا تەسلیم بکرێت کەوەی کە جینۆساید دەکا من نمونەیەک بۆ بنێمە ئەم ساڵ کە ئێمە لە ناو کۆنفرانسەکەیا بووین لەو کاتەیە کەسێک کە بەشدارە لە هینی بۆسنی هێرزۆگۆڤینە لەو کاتی کە هینیان نەکرد محکەمەیان نەکرد ئێمە لەو بەرەوە بووین محکەمەیان نەکرد هەسا خۆی نەیتوانی بەرامبەر ئەم مەسەلە مرۆڤایەتیە بۆستێتەوە چیتر کە حکومیرا بە 20 ساڵ خۆی دەرمان خوارد کردە ناو هینەکەیە یعنی ئەمە شەرمەزاریە کاتێک کە ئەو کەسانی کە دەستیان هەیە لەوە بیرێت هەرچی زووتر بیرێ بە دادگای نێودەوڵەتی کارێکی باشە خۆی لە خۆیان کارێکی باشە ئیتر مرۆڤایەتی وا چۆتە پێشەوە قبوڵی ناکات زەمەنی جینۆساید بەسەر چوو بەڵام لە کۆمەڵگەی ڕۆژەڵاتی ناوەڕاستە بەردەوام ئالۆزیەکان هەن هەمیشەش مەترسیەوە هەیە دووبارە بێتەوە لەبەرەوە دەبێت کاری لەسەر بکرێ وەکو بەڕێزە دوتت شنگال یا شنگالێکی دیکە جارێکی دیکە لای کورد دووبارە نەبێتەوە شنگالیش بەتەنیا نییە بەڵێ مە بەستمان شنگال وەکو سمبۆل وەکو نمونە بەتەنیا جێ ناهێڵێت شنگال نە بۆ مێژوش بەجێ نایڵێ شنگال ئەبێ هەرچی زووتر هەنگاوی باشی بۆ مرێت نەخرێتە پشتگوێ شنگال مەوزوعە شنگال بوو بە ناسنامەوەکو هەڵەبجە بەڵام بەداخەوە تا ئێستا نەحکومەت یێرێم نەحکومەت عێراقی چیان بۆ نەکردەوە تا وێرانەکانی شنگال هەرماون قوربانیەکان قەرەبوو نەکراونەتەوە ئاودانی ڕووی لەوێ نەکردو ئاستەنگیش دروست دەکرێت لەوێ بۆ خەڵکەی کە لەوێ بە تایبەتی لە دیوی خۆمان و دەسەڵاتی کوردیەوە زۆر ئاستەنگی هەیە بۆ خەڵکانی کە دەیانەوێت بگەڕێنەوە یاخود بازرگانی و تجارەتێک و ڕێگایەکی هاتوچۆش شنگال کوڕی کوردیەرە هەیە بێگومان بەتەنیا جێنایە بەڵێ باشە کاک زیرەک لەگەڵ هونەرمەندانی کورد چەندە پێکەوە کارەکەن بۆەوەی گروپێکتانەیە شتێکتانەیە دەستەیەک کە بۆ نمونە بەڕێزەدا توتێتە دەرەوە ئەم هەماهەنگی و پەیوەندیانەی کە لێرە دروستیەکەی لەوێ لەگەڵەوانی شامسان ڕنگدانەوەی هەبێ ئەوانی دیکەش بێن لەگەڵ بەڕێستانە بەڵێ بەڵاو ئەو کۆنتاکت ئەو هەماهەنگی هەیە بەڵام بە شێوەیەکی کەم زۆر بەرچاو نییە چۆن خۆت بە خۆتە زانی هاتنە دەرەوە لە هەرێمەوە بۆ ئەوروپا خۆی بە خۆی کارێکی ئاسانیەوە بە تایبەت لەم کاتەشە و لە هەمووی کارە ساتر ئەوەیە کە تۆ ناتوانیت میوانێک یاخود سە بۆ نمونە چەند ڕۆژێکە لە پاریس بانگەشت کراین لەلایەن گروپێکی هونەریەوە کە پۆڤە ئاخت کە گروپێکی هونەرین لە ڕێی کار هونەریەکانەوە منەناسن یاخود پەیوەندیمان هەیە ئەوەی کە جێگای دڵگران نییە بەڕاستێکی کە من ناتوانم ئەوان بانگەشت بکەم بانگەشتی کوردستانیان نابێگومان بەڕاستیەکەی خۆی بخۆی ڕاستە کوردستانی ئەمینە ینی شتێکی ئەوین نییە بەڵام لە ڕووی کاری هونەریەوە بۆ ئەنجامدانی کاری هونەری بۆ بانگەشتکردنی گروپێکی هونەری ئۆرگانیزەی ئەوێت و ئەبێت لایەنێکە بێت سپۆنسەریت بکات لایەنێکە بێت سەپۆرتت کات ڕەنگە ئەم کارە کارێکی قورس بێت بەڵام ئەم لە ڕێی شارەوانێکەوە ئەتوانێت هەموو کارێک ئەنجام بات داوەتنامە بۆ هەر هونەرمەندێک بنێرێت هەموو ئامادەکاریەکەکە تەنانەت بە شوێنی نووسن و
شوێنی نمایشکردنی کارەکەی سا ئەو گەلەری کە تیا نمایشیەکە بەڕاستێکی ئەم کارانە کەمێک قورسن بەڕاستێکی هەموو ئەو ئاستەنگانە ئەستەنگن لە بەردەمتان بەڕاستی ئەوە والێ کات کە هەمیشای ئەم کۆنتاکتی کەیسە دروست بووە پێم وایە بە مروری زەمن کە من نتوانم هەمانگیان بە من نتوانم هاوکاریان و بۆی ئەوانش بێن بۆ کوردستان هوەری کوردی بێن ئاستی هوەری کوردی ببێنن ئەلێ کۆڕ و کۆنفرانس بکەین و پرس کۆنفرانس بکەین بۆ یاخود کۆبوونەوەیەکی هوەریانە بکەین بۆ هەموو هوەرمەندانی بە تایبەت لەو ستایلەیە کارەکەن ڕەنگە خۆی بۆ خۆی هێواش شێواش ئەم کۆنتاکتە وەکو زانیاریەکیش بەڕێستان و بە بینەرانی شودەم نازام لەوانەیە بەڕێستان بزانن سامان هیدایەت پەیکەرسازە لە ئەڵمانیایە ئەویش جێگەی دڵخۆشیە لە سێزدەی یەکی ساڵی داهاتوو پەیکەرێکی ژنی کورد بە جلوبەرگی کوردیەوە لە شاری مۆنهایم لەوێ دادەنێن بە مەراسمێکی گەورە دەکرێتەوە نزیکەی 9 ملیۆن یۆرۆی بۆ تەرخان کراوە بە مەراسمێکی بەرفراوان یان ئەمەش هونەرمەندانی کورد وێڕایەوەی کە حکوومەت و لایەنەکانی خۆمان لە باشوور هاوکاریان نین بەڵام لە دەرەوە دانەنیشتون لە ناوە دانیشتون کاری خۆیان هەردەکەنەوە جێگەی دڵخۆشی لێرەوە سڵاو و ڕێزمانەیە و دەستخۆشیش لە کاکسامان هیدایەت دەکەین باشە ئاماژەت بە وڵاتانی عەرەبیدا ینی تەنها بیرۆکێ یاخود پەیوەندیتان کردووە پەیوەندیمان کردووە و بەڵێنیشمان وەرگرتووە ماوەتەوە سەرەوەی هەنێک ڕێکاری یاسایی هەیە پێویستە بکرێت سەردان بکرێت لە ڕێی سەفیرەکانیانەوە قسەمە لەگەڵاکردن زۆر خۆشحاڵیشن کە ئێمە بچینە ئەوێ و پێویستیمان بەو ستافەیە کە دای ئەنین چێ بێت بەڵێ باشە ئێوە کاکزیرە گەڵبەتا ئاماژەی بۆدا لە ئۆرگانیزە و چوون بۆ کوردستان کێشە هەیە یاخود دەسەڵات هاوکار نییە بیرتان لەوە نەکردوێتەوە کۆنفرانسێکی ئەگەر لە حەجمێکی بچووکتریش بێ لە کوردستان ئەنجامی بدەن ئەوانەی کە لەو 22مین کۆنفرانسی کۆمەڵکوژی لە هۆڵندا بەشدار بوون هەندێکیان بتوانن بەرن ئەوێ بە چاوی خۆیان گەشتێک بکەن هەڵەبجە ببینن مینۆمنتی هەڵەبجە ببینن چەمچەماڵ ببینن ئەنفال ببینن ئەو دەڤەرانەی کە کەوتونەتە بەرکیمیایی و پاکتاوی ڕەگەزی ببینن بەڵێ لەوە پێش هەڵبەتا کراوە کاتی خۆی بۆ مەسەلەن زۆر ڕێک لە وڵاتان لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێ لە چوون بەڵام ئێمە ویستمان بە میتۆدێکی کە ئەو قسەی بەڕێز زۆر تەواوە بە میتۆدێکی کە بەستایلێکی کە ئێمە و کارە بکەین لەوێ بە حەقەت بەس بۆ سەردان نەبێت ئێمە ئەمانەوێت وەکو مێژوو کە کۆنفرانسێکە کرێت ئەو کۆنفرانسە تەسبی دەکرێت ئەو پەیامەی کە تۆ هەتا کە ئێڵێن کە باسیەکەین لەوێ لەسەرین ئەوەی تە تەسبی دەکرێت لە ئەوەی متحیدە و لەوێ ئەمێنێتەوە بۆ مێژوو ئێمە نامانەوێت بەستەنها سەردانێک بێت و سەردانێکی سادە بێ بڕە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم و زۆرێکیش لە بەرپرسانیش مێژ میوانیان نییە بەداخەوە یعنی ئەگەر ڕوومان ئەوە نەبێت لە دەرگای کەسمان نایابێ پێمان نەوتبن بۆمان باز نەکردبن ئێستا لەم کەناڵی بەڕێستانەوە لەوانەیە گەر بم بینن لەگەڵ بەرپرسانیش دانیشتوین و زانن باسی چی یەکەم چ وەختێکی ژەکەم کە چوین بەڵێنیان ناوە بەڵام وعدەکەیان تاوکو بەردەرگات نەڕۆیشتووە وەکو هەموو جارێک ڕاست وەکو هەموو جارێک بەڵێنەکە نابەنە سەر ئەمە جێی هیوادارین ببیستن بێن بەدەمتانەوە هاوکار بن بە سوودی خۆشیانە بە سوودی دەسەڵاتیانە بۆ گەلێک بۆ من نییە بۆ تۆ نییە بۆ دەستکەوتێکی کەسی نییە ڕاست کاک زیرەک میرە بینەوە سەر پەیکەری بەرخودان کاتەکە وردە بەرەو کۆتایی ئەڕوا وا بزانم بە تەمان فیلمێکی دیکۆمنتاری شتێکی لەو بابەتە پرۆژەیەکتان لە بەردەستا هەیە بەڵێ فیلمێکی سینەمایی بەڵێ لێرە ڕێز و سڵاو و خۆشەویستیمەیە بۆ هونەرمەندی ئەزیز کاکشان عەتوف ڕێزمانەیە بووی کە سیناریۆکی داڕێشتووە لەسەر چۆنێتی دروستکردنەکە و دواتر چۆنێتی بردننی بۆ کۆبانێ هەڵبەتە دقیقەن ئەوە نییە کە بۆ شێوازە ڕیالیتی کە خۆم بۆ خۆم ڕۆیشتوم بەڵکو کەمێک فەنتازیا و فکری شوانی تایە و هەڵبەت زۆر لە خزمەتی پرۆژەکەیەوە زۆر لە خزمەتی دۆسی کووردا بە شێوێکی گشتی و بە بتایبەت و خوشک و برایانە لە ڕۆژئاوا پێم وایە پرۆژەکە پرۆژێکی زۆر باشە بێت بەڵام ئەویش وەکو هەموو گرفتەکانی تر ئەویش یەک کۆمەڵ گرفتی هەیە کە هیچ لایەنێک هیچ
مؤسسەیەک لاینێکی معنی نییە کە تایبەت بن بە هونەر و سینەما هەتاکو ئەوانی ترش کە خاوەن ئیمکانیەتێکی ماڵین سپۆنسەری پرۆژەکە بکەن و بۆ خۆشمانەزانین کە فیلمی سینەمایی بودجە و تێچوویەکی زۆری ئەوێت ئەوەی کە بۆ من دڵخۆشیە کە شوان نایەوێت بە پارێکی کەم بیکات بۆی کە چون کوالیتی لاواز ئەبێت و ئەو کاتە ئەبێت لە جوانی فیلمەکە یاخود لە باشی فیلمەکە کەم کاتەوە بۆی فیلمەکە بەرهەم بێت پێم وایە نایکات ئەگەر بە بودجەیەکی باش نەبێت ئەو دڵخۆشیە کە دڵنیام کە ئەبێ بە کارێکی هونەری زۆر بە خۆت ڕۆڵی تیا دەبین ئەو پێی وایە من خۆم ڕۆڵ ببینم باشترە بەڵام من پێم وایە من ڕۆڵ نەبینم چۆن کەسێکی تر ڕۆڵ ببینێت گرنگەوەیە بابەتەکەم منم و پرۆژەکە پرۆژەی بەرخودانە و لە تۆ تاڵە باز لە خەباتی ژن ئەکات لە ڕۆژئاوا چۆن هونەر ئەتوانێت بە هەماهەنگی فەنگەکانی ئەوان هونەرمەندێک چۆن نتوانێت بەشدار بێ لەو خەباتەیە کە ڕەنگە هونەرمەندێک نتوانێت فشەکێ بتەقێنێت بەڵام ئەتوانێت بە دیوێک لە دیوەکانی تر بەشدار بێ لەو خەباتەیە یاخود هەر هیچ نەبێ وەکو پێشووتر ئاماژەمان بۆ کرد کە هونەر بە تایبەتی هونەری پیکەرسازی ئەبێت بە نووسینەوەی مێژوو لە ڕێی شکڵەوە و هەر کاتێک کە هەر کەسێک بڕاتە کۆبانی ئەزانێت ژن چ وجودێکی هەبووە سنگاییەک و قورساییەکی هەبووە لەو خەباتی کە لە ڕۆژ ئاوا کراوە بە تایبەتیش ئەو خوشکانی یەپەرشە بەڵێ بۆیە زیاتر بەڕێزیش تویستت مەسلەی ژن بەرجەستە بکەی لە پیکەرەکە بەرخودا بەڵێ بێگومان ئەوەتە زۆر کەس بە پیکەری ئارین میرکان شەید ئارین میرکانیشی دەسانێ ڕۆحی هەمویان شاد بێ دەستی ناو هەموو شەیدەکانی دیکە بەڵێ ئەو یەکێک لە هۆکارەکانی ئەو بوو کە 2 ساڵ بەر لە ئێستا لە هەرێمی بۆلزۆنا بووم لە ئیتالیا چوومە مارکێتێک شت بکڕم ئینگلیزیەکی من زۆر پەرفێکت نییە و ئەو ئینگلیزی هەر نازانی من لەو باشتر بووم بێگومان ئیتالیشم نەزانی چەند مەویست تێناگەیشت لەوەی کە من چیم ئەوێت دوایی بە تێگەیانم کە خەڵکی چووی تۆ وتم کوردش ئیتر ینی شاگەشکە بوو ئەو لەو سەروبەندێ بوو کە کۆبانی لە کەوتن و نەکەوتن و لەو سەروبەندەیە بوو وتی ئەزانیت من تەزوو بە هەموو گیانمە هات وتی ئەزانی من لەوەتی خوشک و دایکی تۆ ئەبینم شانازی بە ژن بوونی خۆمەواکەم بێگومان ئەبێ ژن بێت ئەو پیکەرە ئەوە هەوێنێک بوو بۆ دروستکردنی مینۆمێنتەکە بەڵێ باشە لەوێ بەرپرسانی ڕۆژاوە چەنە هاوکارت بوون بێگومان هاوکار بوون لە هەمووی گرنگ نەک بەرپرسان بەڕاستێکی هەواڵجان بەرپرس نەڵێن باشتر بڵێن بەڕێوەبەران ئەوە نێ من بزانم تۆش شووی بەرپرس لەوێ نییە بێگومان نین بەڕاستێکی کەس بەرپرس نییە هەمووی بەرپرسە هەموو تاکێک بەرپرسە لەوێ ئەوەی کە من بینی بۆ من جێگای دڵخۆشی بوو هەر لە گەیشتنم بە سنوورەوە بە سەدان خێزانی ڕۆژئاوا بە ئۆتۆمبیلی خۆیان بێوی ئۆرگانیزە کرا بێت بەس تەنها لە میدیاکان و بینیوانەکە یاخود هەواڵەکان بەڵێ کا گەیشتومەتە پێش خابوور خەڵ خۆی هاتبووە پێشوازی لە هەموو شارەکان و بە تایبەت ئەوەی کە لە کۆبانی کەرا پێم وایە لە خۆرهەڵاتی ناوەڕاست کە زۆر ئالوودەی سەرکردە و وڵاتی دیکتاتۆری پێم وانە لە هەموو خۆرهەڵاتی ناوەڕاست و پێشوازی لە من کراوە لە هیچ سەرکردەیەک کرابێت ڕاست بە خۆشحاڵیەوە جێگەی خۆشحاڵیە بەرەو کۆتایی ڕۆین دوایین وتەی بەڕێزت وەربگرم هیوادارم هەرچی زووتر کار بۆ بە جینۆسایدی شنگال بکرێت جینۆساید ناسانی شنگال کەم نییە چکە ئایندە دەریەخات شنگال چی بووە زۆر زەڕورە دووهەم هیوادارم حکوومەتی هەرێم زۆر هاکاری ڕێکخراوە مەدەنیەکان بکات یان هیچیان کەمتر نییە بڕواکە ڕێکخراوە مەدەنیەکان ئەو ڕێکخراوە جیهانیانی کە هەیە لە دەرەوە هەمووی بە باغەڵ و بە قووەت و بە هزر و بەهینی ئێمە ڕاستە لە دەروی وڵاتین بەڵام دڵمان هۆشمان بیرمان لە وڵاتە بەڵام ئێمەش کە ئاماژەی پێدەی هەر لە خۆڕان ناکرێت ینی بێ کاری بۆ بکرێت کاری بۆ بکرێت ئێوە لێرە ئەگەر هەندێک باس بکەیت بە چ شێوازێک ئێوە لێرە دەتوانن کار بکەن ینی بەدەر واز لە حکوومەت بێنین واز لە دەسەڵات بێنین چۆن دەتوانین ئەو مەسلەی شنگال بە تایبەتی ئێستا زەق بکەیتەوە مەسلەی شنگال ئەو کەسانە دیارن چێن دۆکومنتی زۆر باشەیە ئێمە لەسەر دۆکومنت ئیژەکەین بە قسە ئیژ ناکەین کار لەسەر ناکەین من بە سوپاسی
کاک سەلام عەلی ژەکەم با لێرە ڕێزمانێ بۆ هاوڕێز سەلام عەلی لە گەرمیان لە لەکەلە دیکۆمنتی باشی لایە ئەمانە خۆی لە خۆیان لێرە لە دەروی وڵاتیش لە محکەمەی دەولیە نێودەوڵەتەکانە کار لەسەر دیکۆمنت دەکەن بە دیکۆمنت ئێمە ژەمان لە محکەمە دەتوانن سکاڵات تۆمارکەن بۆ نمونە ئەگەرات و حکوومەتی عێراقی نەچوویە ژێرباری ئەمە ئێوە لێرە لە دەرەوە محکەمەیە پێک بێن بەتاکید ئەو دەرفەتە هەیە ئەو دەرفەتە هەیە بەڵام بەداخەوە تاوکسە حکوومەتی عێراقی حکوومەتی خۆمان نیتوانێت حکوومەتی عێراقی بێنێتە ژێرباری ئەوەی کە بۆ نمونە کە ئەم حکوومەتی سەدامە ژەندامی لە تاسادام نییە بەی شێوەیە ئەمە یەک دوو هەمیش لەسەر و هێمە تاوکەسە نیتوانیوە کە ئێمە لە کوردستانە بەرپرسێ لە بەخا وەزیرە ناوێنێت چێک مشتەرەکە تاو کۆم دەقێش میتوانێت حکوومەتی عێراقی حکوومەتی بەغا بێنێتە ژێرباری ئەوەی کە ئەو لە هەشتا گەلی کوردی قڕ کرد بە چیمیاوی بێت بە هەر شێوەیەک بێت بەزنە بە چاڵکردن بێت تاوکەسە ئەو بەرپرسە چونکە ئەم جێنشینی سەدام حوسێنە حکوومەتەکەی سەدام حوسێنە بەڵام شتێکی کەش گلەیەکیش لە خۆمان بکەین زۆرێک لە مستەشار و ئەوەی کە پێیان وترێت جاشەکان بێستە لای حزبەکانی باشوورنەوەوان داڵدەیان دەدەن ئەوانەی کە شنگالیان بەجێهێشت دەخۆوانە لە هەولێرە نێستە لە بادینانن ڕاستە ئەمە ڕاستە زۆر ڕاستە ئەمەش بەدەر لە حکوومەتی عێراقی سوچەکەش دەگەڕێتەوە بەشێکی بۆ خۆمان سەرێکی بەتاکید تۆ سیر کە لە 1990 تا کاتێک لە دوێشتا هجوومەکات بۆ کوێت و کوێ دەگرێتەوە بەڵای بەسەر کوێتایە حکوومەتی عێراقی ئێستا قەرەبووی کاتەوە لەژێ قەرەبووی کێساش دەرنەچووە ئەو ئامادەی قەرەبووی کوێت بکاتەوە ئەی بە قەرەبووی ئیسرائیلیش دەکاتەوە چەند ساروخێکیان بە ئیسرائیلەوە تا ئێستاش گەلی عێراق باجەکەی دەدەن من نازانم یعنی تاوەکو ئێستا نەهاتوون ئێمە ئەگەر هاوکارمان بێ حکوومەتی هێرێم یان خینە ژێر ئەو بارەوە کە بە فعلی دان بە هیچ نەبێ بەلانی کەمە تاوەکو ئێستا حکوومەتی بەغا حکوومەتی عێراق دانی نەناوە بە کیمیاوی بوون یان بە جینۆسایدکردنی گەلی کورد پێویستە دانی پێ بنێت هەڵبەتە هەندێک بڕیاری محکەمەژە بوون و محکەمەی جنایانی هاوکارن بۆی کە تۆ زەخت لە حکوومەتی عێراقی بکەیت داواکارم لە هەموو تاچێکی کورد خۆی بە ئەندامێکی ئەم ڕێکخراوە نێودەوڵەتی بزانێت ئێمە دەرفەت هەیە هەرکەس ببێ بە ئەندامتان دەرفەت هەیە بەپێی بە شێوازێکمە بۆ نمونە ماڵپەڕێکتان لەسەر بەڵێ ماڵپەڕ هەیە هەمووی هەیە لە ژێر ناونیشانی پیس فۆندیشن ئینتەرناشنال کۆپەرێشن بەنای پفسەوە توانێت ببێتە ئەندام ینی مەرج نییە ئەو کەسە شارەزا بێ یا پسپۆر بێ یا ئەوە ئەچێتە سێکتەری خۆی و ئێستا ئێمە هینێکی دادوەرەکانمان هەیە ئەوە شتێکی باشە توانێت هەچ کەسە بە پێی پۆلێنی خۆی پۆلۆنیەمان هەیە توانێت ئیشکات و هاوکاربین هەموو لایەک بێکەوە بۆ سەرخستنی ئەو دۆزە بەڵێ باشە زۆر سپاس دەکەم زیرەک بەڕێزت دوایین شو دەگەرتەوێ بڵێ یا باسی بکە یا شتێکت لەبیر چوو بێ پرۆژەیەک لە فکر تا هەبێ نەدوت بێ وڵا خۆشیتان هەڵبەت پرۆژێکمەیە لە دوای گەڕانەوە بۆ وڵات ئیشەڵا لە سەتانەوەی پرۆژەکەم تەواو بۆ بەنای کەڵتور و خۆشەویستی بە قەباری 8 مەترە لە سلێمانی نمایشیەکەم هیوادارم باش بێت دەستت پێ کردووە یا بەڵێ لە سیانەوەی تەواو بۆ پرۆژەکە ئەگەر ئەتوانم بپرسم چییە؟ پەیکەرە ئەمە بەستمەوەی پەیکەرە یان بەڵێ پەیکەرە و لە موادێکی گرانبەها دروست کردەوە و مادەی ستیلە کە بەرگەی مانەوەی هەزارها ساڵە گرێت بێت تێک چوون بە بەرگی کەشوهەوای گەرم و سار دەگرێت تەنانەت جەنگ ناگرێت لە کەرەستێکی زۆر باش بەرەم هاتووە هیوادارم ئەو لە گەڕانەوەمە ئەو لە سەتادێشی تەواوکەین بۆی کە بینین ئەو کەش و هەوایی کە ئیسە لە کوردستان هەیە باشتر بێت بۆی کە خەڵک حوسەڵی ئەوەی هەبێ بێکارێکی هونەری ببینێت هەڵبەت ئێستا خەڵک زۆر ماندووە بەڕاستیەکەی دواشت ئەوەیە کە بیڵێم شانازی بەم تەلەڤیزیۆنەوە کەم بەڕاستی و دوێنێ کە هاتمە خزمەتان بۆ من جێگەی نازانم ینی بۆ من بۆ خۆتان گەورن ئەوەی شانازیەکی زۆر گەورەیە کە مؤسسەیەکی کوردی و تەلەڤیزیۆنێکی کوردی لە چەقی ئەوروپایە بەو ئیمکانێتە کەمە و پێم وایە ئەم مؤسسە گەورەی کە من بینیم لە ئاستی و لە توانای دەوڵەتێکایە دەوڵەتێکی زۆر پرۆفێشنال زۆر باش و خاوەن ماڵەیەکی زۆر باش جێگەی شانازین
بۆ من زۆر شانازیە هەمووی بە پشتیوانی گەلەکەمانەمەی کە لێرە هەیە و بینیوتانم بێگومان کار و چالاکی دیکە دەبێت تا بگەڕێتەوە بە باشوور یا سەردان پەیوەندی پێم وایە تەنها یەک هەر ئەو پرۆتۆکۆلیە کە ئەبێ بچینە بارەگەی سەرەکی بەڵێ لاهای بڵێ لە دوای ئەوە ڕەنگار سەردانی چەند خزم و کەس و برا و ناسیاوی باشە کاک زیرەک میرە شێوەکار و پێکەرسازی کۆر هونەرمەندی گەورەی گەلەکەمان زۆر زۆر سپاسە دەکەین کە لەرات نێرە زۆر ئێمە خۆشحاڵ بووین کە بەڕێزی دڵی خۆشحاڵ بوو یا توێمە زیاتر خۆشحاڵ بووین هەروە کاک شاسوار ئەسعاد زۆر سپاسە دەکەین سەرۆکی ڕێکخراوی ئاشتی و هاوکاری نێودەوڵەتی گەورەت کردین بەڕێزیشتان کاتنێر زۆر گەورە بووین لە دوێنێەوە ئێمە هەر باسی ئەوەکەین سەرسامین بەم کەناڵە جوانەوە ئەم کەناڵە جوانە ماڵەکەی هەر ئاوا بێت سپاسانەکەین ماڵی ئێوە ژاوا بێ زۆر سپاسانەکەین بەڵێ بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆی بەڕێزی شتام ساتە لەگەڵماندا بوون تا بە یەکەشتنەوەیکی دیکە شەو و شەوگارتان خۆش بێ بەختەوەربن